یەکسانکردنی پیاوێک بە ئافرەتێک لە هەموو شتێکە نەعەدالەتیە، زوڵمە لە پیاویش و زوڵمیشە لە ئافرەت. یعنی قەدرێ ژنێ ئافرەتێت ئێزەدیاتیەدا قەدرێکی ساغ. ئافرەت لە مەسیحیەت خۆی ئەبێ تاعەتی پیاوەکەی ئەکا. لەناو جووە ئافرەت هاوشانی پیاو ئیشی کردووە. وەکو مرۆڤ ئەڕوانینە ژن، ئێمە ئەڕوانینە ژن نەک وەکەوەی کە ژن بێت، وەکەوەی کە مرۆڤ بێت. ڕۆح هەمووی هەر یەک ڕۆحە، نێرومەی نییە. کۆمەڵگەی مرۆڤایەتی لە ڕووی ئاین و ڕەگەز و نەژادەوە پێکاتەیەکی فرەچەشن و هەمە جۆرە. ئاین وەک یەکێک لە ڕەگەزە گرنگەکانی فرەچەشنبوونی کۆمەڵگای مرۆڤایەتی هەژمار دەکرێت و لە ئاینە جیاوازەکاندا دید و ڕوانینی جیاواز بۆ بابەتە جۆربەجۆرەکان بوونی هەیە و بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئەم جیاوازیانە بوونەتە سیمای پەیڕەوانی ئاینە جیاوازەکان. هەر ئاینە و بە دیدێکی جیاوازەوە لە دیاردە و بابەتێکی تایبەتی کۆمەڵگەی ڕوانیوە و ئەو تێڕوانینە جیاوازانەش زۆر کات بوونەتە سەرچاوەی گفتوگۆ و ململانەیەکی تند و هەندێک کاتیش وەک تەواوکاری یەکتر یان خاڵێکی کۆکەرەوەی جیاوازیەکان بە دەرکەوتون. ئەوەی کە ڕێز لە ئافرەت ناگرێت دەرناچێ لەوانەیە کە دەسەگە دیندار نییە یا دیندارێکی دینلاوازە یا کەسانێک کە مەسەلەن بە عەقیدەی عەشایری زیاتر لایەنە عەشایری و کۆمەڵایەتێکە بەسەر لایەن دینەکە ئازاڵە. ئەگەنا وەرە سەرنج بەزانە ئەگەر لە کۆمەڵگەی ئیسلامیە لەناو موسڵمانەکانە لەناو خەڵکی مولتەزیمە ئافرەت چ قیمەتێکی هەیە. هەموو کاتوتومە من لە قورئانی پیرۆزدا پێ فێرمان دەکا ئەبێ پیاو بێتە خزمەتی ژن، خزمەتکاری ژن بێ. طبعاً ئێمە وەکو زەردەشتی لەناو خۆمانە بەڵێ جێبەجێمان کردووە، یەکسانی ژن و پیامان جێبەجێ کردووە. فەرموو 8 دین هەیە لە وەزارەتی ئەوقاف، لەو 8 دینە تەنها زەردەشتەکان بە هەڵبژاردەی خۆیان نوێنەرەکەیان داناوە کە ژنە. نوێنەرایەتی 8 دینەکە 7یان پیاوە، تەنها زەردەشتەکان نوێنەرایەتی ژنیان داناوە. ژن وەک بەشێکی گرنگی کۆمەڵگەی مرۆڤایەتی و یەکێک لە ڕەگەز و کۆڵەکە بنەڕەتیەکانی بنیادنان و بەردەوامبوونی ژیان هەمیشە قسە و باس و گفتوگۆی جیاوازی لەسەر کراوە و بە درێژایی مێژوو ئەم بابەتە بۆ تەمایەی بەردەوامبوونی ئەو گفتوگۆیی کە تا ئێستا درێژەی هەیە، کە ئەویش خۆی لە دیاریکردنی ماف و پێدانی ڕۆڵ و سوودوەرگرتن لە توانا وزەی ژنان دەبینێتەوە لە ئاینە جیاوازەکاندا. ئێمە کە ئاڵێن ژن قورئانی پیرۆز شریعەتی ئیسلام ژن وەکو ڕەگەزێ لە بەرامبەر پیاوە کە ڕەگەزی نێرە، ئەوە باسێکی لە قورئانی پیرۆزا بە ناوی ئەنیسا هاتووەکێکی لە بابەتەکان کە ژنان لە مقابلی پیاوانە. لە هەمان کاتە قورئان وەکو هاوسەری پیاوێک باسیەکە، وەکو خوشکێک، وەکو دایکێک، وەکو پورێک، وەکو کەسێکی تر لە ناو کۆمەڵگەیە کە لە ژیانە. لەو کاتێکە لە مقابلی پیاوە خوای گەورە باسی پیاو و باسی ژن دەکا. ئەفەرمێ للرجال نصیب وللنساء نصیب.
لە ژیانە پیاوان بەشیان هەیە ژنانی بەشیان هەیە وەکو یەکوانە چونکە ژیان هەردووکیان تیاها بەشن کەوابوو لی ڕێجاری نەسیب و من مەکتەسەبوو وەلی نیسایی نەسیب و من مەکتەسەبنە ئەگەر پیاوانێک لە ژیانی خوانە کاسپی دەکەن و بازرگان بزنسیان هەیە ئەوەی کە پەیدا دەکەن هی خۆیان و بەشی خۆیانە و ئەگەر ژنانی لە ژیانە دەستکەوتیان هەبوو کاسپیان کرد بزنسیان کرد ئەو بەشەی دەستیانەکەوی هەری خۆیانە بەڵە سوڵەتی ئەنیسا خوای گەورە لە ئات سەرەتای دەستپێکی سوڵەتەکە تەڵەن بۆ هەمووی باسی ئافرەت نییە بەڵام بە ناوی ئافرەتە چووکە سەرەتای دەستپێکی بۆ باس و مافانە دەستپێکا کە ئافرمێ خوای گەورەی الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا بۆ دەستپێکە ئافرمێ یەکی ئەی خەڵکینە ئێوە لە خودای پەروەردگارتان پارێزگاری سنوورە یاسا شەرعی کۆمەڵایەتی نەفسی دەرونیەکان گەردونیەکان بکەن ئێمە لە شەریعەی ئیسلامیە شتێکمان هەیە پێڵەن عەدالەت شتێکشمان هەیە پێڵەن مساوات لە ئیسلامە مساوات لە هەموو شتێکە عەدالەت نییە ئەگامە لەوە بێ یەکسانکردنی پیاوێک بە ئافرەتێک لە هەموو شتێکە نەعەدالەتیە زوڵمە لە پیاویش و زوڵمیش لە ئافرەت لێ نسبەتە ئافرەتێت ئێزدیاتیەدا یعنی ژن و مێر ئەم بێژین ئێکسانەنا بێفەرق و جداینە ئەدەبێ دینی ئێزدیا بە تێکسیت ئۆلیەتین ما قەولەکوێ قەولی شێخ سوڕی بەحەس کرد دەبێژت ژنێ قەت سەربار نەکە وتمالێدا بێ بەهەر نەکە شپەهرێژ دارک نەکە لێرەدا تێدە دیارکردن و ژن مالێدا نەچێت درەش مالێ وش مالێ نەیە بێ بەهرە وش پەهرێژی نەیە فەرق و جدایە نەکیمترە باراوێ یعنی یەکسانە لەگەڵ مالێ لەوما هەردیسا بۆما ئەتپێڕە یانی تێکستا گردشت کیژ و کوڕ و دایە کیژ و کوڕ و دایە بەهراوان یەفسەرایە خێر خودێ وێدایە یعنی هیچ فەرق و جدایەک نینە نابەرا کەچێ کوڕیدا نابەرا ژنێ و زەلامیدا ێزگرتنات ناو جڤاکیدا ئەس باوردکەم یا ژنێ بترش یا زەلامی بتر جڤاکیدا ڕێز لێ تێتەگرتن چەنگ و دائما الشرق الأوسط ژن تێدا یە کێمپارە لەجێ هەندێژی بڕاستیت ئێزدیاتیەدا باراوێ بترە باوەڕ بکە خلمەتێکی هەکەر محتاج بێت زەلام محتاجی زەلامی بێت هەکەر بۆرانەکەت هەکەر ژن بێت ئەوەیە ئاخرتنێ بێژن و نابەرا دوو کەسا لێکە بن ژن بچێت بێشتی احتیمالە پێک بێ سەرخاتراوی ژنێ ئەوە ڕێزگرتنەکە هەرە مەزنە یعنی قەدرێ ژنێ ئافرەتێت ئێزدیاتیەدا قەدرێکی ساغە پیرۆز لە ئەنجیلی پیرۆز باسی جنکراوە لە هەموو شوێنێک ئەتوانین بڵێن یان لە زیاتر لە شوێنێک لە کتێبی پیرۆز لە پەیمانی کۆن لە پەیمانی تازە پەیمانی کۆن ئەوە کە تەورات ئەوە پێش مەسیح پەیمانی تازە کە خۆی دوای مەسیح ژیانی مەسیح و قوتابیانی مەسیح و کردار و ئەوانەی تر کە کتێبی ئەنجیل پێ ئەڵێن باسی جن زۆر کراوە بەحسی مردش زۆر کراوە بەتایبەت بۆ ڕێکخستنی ئەو عەلاقە و ئەو پەیوەندی لە بینی جن و مرد جن لە مەسیحیەت خۆی ئینسان ئێمە ئەگەر سێری ئینسانەکەین ئینسان خۆی جن و مرد هەردووکیان ئەبن بە ئینسانیەک جنێک بەتەنیا هەر خۆی ئینسان کامل نییە مرد پیا و بەتەنیا هەر نابێت بە ئینسانی کامل بەڵام هەردووکیان بە سەربەرزی بە کەرامەت وەکو یەک سێریەکەی بەڵێ بە تاکیدی باسی ئافرەت کراوە بە نمونە بڵین لە ناو جووە ئافرەت هاوشانی پیا و ئیشی کردووە بۆیە ینی لە ناو ئاینی جووە ژن و پیاوێکسان لەبەری هاوشانیەک ئیشیان کردووە هەر ئێمە ئەگەر هەر لە کوردستانی خۆمانە بڵین باس بکەین لە هەموو ئیشوکاری ڕۆژانیانە ژیانیانە بە ئێستاشەوە هەر هەمووی وەکو یەکە بێ ئیشکەن هیچ فەرق و جیاوازیان نییە لە کۆنا لێرە ئیشیان کردووە هەر لە بڵین باو باپیانی خۆمان لەگەڵ ئافرەتەکانە پیاوکە ئیشی کەی کردووە ئافرەتەکان کۆمەڵی ئیشیان کردووە لە ماڵەوە یعنی ئەوەی کە زوو ئافرەت نەی کردووە لە کۆمەڵگەی کوردی ئەمان کردویانە نمونەمان هەیە کە چەند نووسەرێکی کورد نووسیویانە هەر بە نمونە لە گەڕێکی جوولەکان لە سلێمانی کە ئافرەت هەبووە بڵین گۆرانی وتووە گۆرانی بێژ بووە بڵین ڕەسام بووە شێوەکار بووە
يعني بەشداری کۆمەڵشتیان کردووە بنین لە قەدیماکە جایز نەبوو بەشداری بکەن غیری لە ئاینی جوانە بێ تێڕوانینی ئێمە بۆ ژن وەکو جوو وەکو ئاینی جوو ئێمە ئافرەت بە یەکسانی سێرەکەین وەگوتم لە کۆمەلگای ئێمەیە یەکسانن لەگەڵمانە لەبەری لە هەموو بڵین پێداویستەکانی ژیانە لە هەموو کردەوەیکی بڵین ڕۆژانیانە بەشدارن لەگەڵمانە هەر لە پێگەی حیزبی لە پێگەی حکومی لە شوێنە گشتەکانە هەر لە حکوومەتی ئیسرائیل هەرمیان بەشدارن لە هەموو بڵین لە ناو دەوڵەتە لە شکاری ڕۆژانیانە یەکسانن یعنی وەکو یەک بڵین بەشداریەکەن لە هەموو بڵین بوارێکە لە دینی زەردەشتی جیاوازی ژن و پیاو نییە تەبان کە ئەوە کەلتورێکی کوردایە لە کوردی شەهر جیاوازی ژن و پیاو نییە ئێمە لە دینی زەردەشتیە کە گاتاکانمان هەیە لە گاتاکان کەوتەکانی زەردەشتی مەزنە باسی ژن و پیاو نەکراوە تەنها باسی مرۆڤبوون کراوە چکە مرۆڤبوون لە لای ئێمە زۆر گرنگە مرۆڤبوون لە خاک و نیشتیمان گرنگترە و لە هەروەها لە دینیش گرنگترە دوای مرۆڤبوون خاک و نیشتیمان دێت دوای خاک و نیشتیمان دین دێت وەکو مرۆڤ ئەڕوانی نەژن ئێمە ئەڕوانی نەژن نەک وەکەوەی کە ژن بێت وەکەوەی کە مرۆڤ بێت و لە دینی زەردەشتیشە ئێمە دایمەن بە چاوێکی زۆر بەرز ئەمڕوانێتێ ژن چکە ژن هەم بەهێز هەم بە عاتفی هەم بە مێشکە جۆڵێتەوە بەس لای ئێمە ئەوە نییە کە بڵێ ژن عاتفیە وە پیاو بە مێشکە ناشتیوانیە لای ئێمە لای ئێمە ژن و پیا وەکو یەکە بە عاتفی بە عەقڵ کارەکەن بۆ پەروەردەکردنی جیاوازێکی زۆر نییە لە نێوان ینی نێر یامەیە تەنها بەکردەوە و هەڵسوکەوتی جوان ئینسانەتوانی یەکتر جیاکەیتەوە ڕاستە لە شێوەی سایکۆلۆژی لەوە چێ پیا و ژن یان نێرومێ جیاوازێکی هەبێ بەڵام لە ڕۆح هەمووی هەر یەک ڕۆحە نێرومەی نییە بۆیە ئەوەی کە لە ئاینی ئەمەش هەیە پیا و ژن تقریبا نتوان بڵێن بە یەک چاو سەیرەکرێ هیچ جیاوازێکی بەو شێوەیە ناکرێ ژن لە سەفێک بێ و پیا و لە سەفێک چکە هەردووکی دروستکراوی دەستی خۆیە وەکو جەستەیەک وان دوو دەستی هەبێ ئەو دوو دەستە بە یەکەوە نەبێت چەپڵی بۆ لێ نادرێ بۆیە کەس مافیەوەی نییە بڵێ من دەرەجەیەکم پیا بڵێ دەرەجەیەکم و ئافر بڵێ دەرەجە دوم هەمووی هەر هیچ جیاوازێکمان نییە وەکو باسم کرد ئێمە زیاتر احتیمان لەسەر ڕۆحەکەین بۆیە ناحیەی دروستبوونی ئینسان شێوازی دەرەکی زۆر گرنگیە لە من چکە من ئیسا لەگەڵ جەنابە قسەکەم لەگەڵ ڕۆحتا ینی پەیوەستم بە ڕۆحتەوە چکە خوا نەخواست گەر کەسێ بمرێ ڕۆحی دەرچێ جسمی هەرچێک بێت ئەتە تەواو ینی کەواتە ڕۆح گرنگترین وابەستەبوونی ئینسانە بە یەکترەوە ئەگەر سەرنج بدەین لە گوتاری هەریەک لە پەیڕەوانی ئاینە ئاسمانیەکان ئەوە بەدی دەکرێت کە هەریەکان خۆی بە خاوەن و پارێزەری مافەکانی ژنان دەزانێت و بانگەشەی ئەوە دەکەن کە ژن لای ئەوان وەک دروستکراوێکی پیرۆز و خاوەن پێگە و تایبەتمەندی تەماشا دەکرێت بەڵام لە سەردەمی فەرمانڕەوایی هەریەک لەو ئاینانە و ئێستاشی لەگەڵ بێت ئەوە بەدی کراوە پەیڕەوان و شوێنکەوتوانی ئەو ئاینانە لە قۆناغە جیاوازەکاندا درێخیان نەکردووە لە چەوساندنەوە و زەوتکردنی ماف و ئازادی ژنان و لە سەردەمی فەرمانڕەوایی هەریەک لەو ئاینە جیاوازانەدا و لە یەکێک لە قۆناغە هەستیارەکاندا ژنان بوونەتە قوربانی دەستی فەرمانڕەوا و شوێنکەوتوانی ئاینەکان سەرنج و دیدی جیاواز هەیە لەسەر ئەم دیاردانە و ڕایەک پێی وایە ئەمە پەیوەندی بە خودی ئاینەکانەوە هەیە و ڕایەکی تریش پێی وایە ئاینەکان وەک دەق هیچ گرفتێکیان نییە و ئەوە پەیڕەوانی ئاینەکانن پێچەوانەی بیر و باوەڕی خۆیان دەبنە مایەی چەوساندنەوە و زەوتکردنی ئازادی و کوشتن و توندوتیژی و دوورخستنەوەی ژن لە پێگە و ڕۆڵی شایستە لە کۆمەڵگەدا. باسی چیرۆکی بەڵقیسیشمان بۆ دەکا کە ئافەتێکە و سەرکردی دەوڵەتێکە کات و جێشێکی ئاسکەری هەیە و جێشێکی بەهێزیشی هەیە و دیوەخانێکی گەورەی هەیە و پەرلەمانێکیشی هەیە کە پرسیان پێ دەکا لە هەمان کاتات ڕووداوەکانیش بۆ دەگەڕێتەوە چی دەرەنجام بۆ چۆنێتی مامەڵەکردنی ئافەتە لەگەڵ دەوروبەری خۆی و لەگەڵ کایەکانی کایە سیاسیەکانە. فەرق و جودایەک نینە باوەڕ بکە کارلمایی ینی ڕەحالێکی ئەڵمانی بوو بەری 100 و قسوور ساڵەوەی هاتی عێراقی
ئەو خۆ باحەتێکی زیرەک بوو کاتە بوو ڕەحال بوو کتێبەکە خۆدات بێژتن یا عیدا مەزن هاتیە وێ دەرەیە پشتی هاتی و هاتیە مصری و هاتیە سووریا و هاتیە عێراقی و گەلێک دەوڵەتاوێ گەڕیایی بەتزەڤەرتە ئەڵمانیا کتێبایی مەوجودە لەنگمت بێژتن ئەس گەلێک دنیای گەڕیام تنێ حوریا ژنێ ملنافی زیادادی یعنی حەقی وێ هەبوو دانوستاندە ناوێ هەبوو ئاخفتە ناوێ هەبوو قاری بێتە دیوانێ وەکی زەلامە فەلسەروی دەمی نهۆژیت ئێزدیاتیەدا ئێزدیاتی ئەبەد نەڕێگرە بۆ ژنێ هەرش خوندنێ بگرە و خەتانەکی شکاری بگرە و دنیایژی بگەڕێت ئەبەت ڕێگیری بۆ ڕەنینە فەرق و جدایەک سەر نینە سرەتای ئەنجیل کە مەلاکی جبرائیل هات لەسەر حەزرەتی مەریەم کە موژدەی بێبەخشیوە کە ئەوە کە لە سکی حەزرەتی مەریەم مەسیح لەدایک ئەبێت لەبەر ئەوە ئێمە هەمومان ڕێزمان هەیە بۆ دایکی مەسیح حەزرەتی مەریەم خۆی سەربەرزیە لای ئێمە هەر نوێژ و دوعامان هەیە بۆ حەزرەتی مەریەم پێگەی ئافرەت لە ئاینی جووە ئێمە بڵین نمونی زینومانەیە کە ئافرەتی کورد بووە کە پێگەیەکی زۆر بەرزی ئاینی هەبووە بە نمونە ئەسینات بەرزانی کە لە ئامێدی ژیاوە لە ساڵی 1960ەکان بۆ 1990 کە لەوێ ژیاوە پێگەیەکی بەرزی ئاینی هەبووە هەتا ڕۆشتوە هەتا گەشتۆتە حاخام و پێگەیەکی زۆر گەوری کۆمەڵایەتی هەبووە ئەو کاریگەری هەبووە لەسەر ژووەکانی بەتابەتی ئەو دەبەرە لە دەبەری ئامێدی و ئێستا مەزارەکەشی هەر لەوەیە کورد بووە هەر لەوێ ژیا و هەر لەوێش مردووە. لە دینی زەردەشتیا جیاوازی نییە بەڵام سوورەتێکمان هەیە یعنی سرودێکمان هەیە سرودەکانی زەردەشت سرودەکان سرودی حەڤەیە کە زەردەشت بە کچەکەی دەڵێت بە پرچستانی کچی دەڵێت کە ئەمە داواکاریت هاتووە من حەزەکەم کە خۆت بیناسیت و قەرار بدەیت کە ئایا تۆ ئەو کوڕەت خۆشەوێت و ئەتوانی لەگەڵی بژیت یان نا ئەگەر هات و خۆشی ویست لەگەڵی توانیت بژیت ئەو کاتە ئاگادارم کەرەوە. طبعاً دوای ماوەیە کچەکەی دێتەوە بە باوکی ئەڵێت بەڵێ بابەگیان من دەتوانم ئەو کوڕم خۆش بێ دەتوانم ڕێزی لێ بگرم چۆن ڕێزەکە سوکاری خۆمەگرێت یعنی لێرە بۆمان دەرەکەی کە زەردەشت ڕێزێکی زۆری لە ژنی گرتووە و بەبێ پرسی کچەکەی بە شوونەداوە ڕای کچەکەی وەرگرتووە کەواتە لێرەیە کچەکەی وەکو کوڕەکانی تەماشا کردووە کە جیاوازی نییە لە بینی کچ و کوڕە و هەر لە کۆنیشەوە ئێمە ئەگەر سیرکەین دەبینین کە لە کوردستانە جیاوازی نەبووە لە بینی ژن و پیاوان و نوێنەرانی ئاینە جیاوازەکان دید و ڕوانینی ئاینەکانیان و دەقی پەیامە ئاسمانیەکانیان دەربارەی ژن بە پیرۆز و شیاو ناو دەبن و پێیان وایە کە لە دەقی ناو کتێبە ئاسمانیەکاندا کە بۆ پەیامهێنەکانیان هاتووە هیچ گرفتێک نییە و هەمووان کۆکن لەسەر ئەوەی کە ژن پێگە و ڕۆڵی تایبەتی هەیە لە ئاینە جیاوازەکاندا. ئەگەر گرفتێک لە کۆمەڵگەدا هەبێت و وەک پێویست تەماشای توانا و ڕۆڵ و پێگەی ژن نەکرێت ئەوە پەیڕەوان و شوێن کەوتوانی ئاینەکانن نەک خودی ئاینەکان. ئافرەتان بووان هەیە بە پیاوەکانیان بڵێن ئەگەر بوون بە دایک بڵێ من دایکایەتیەکەم بۆ ماڵە پاکردنەوەی وەزیفەیت و ئەو نییە لەسەری واجبی نەما پاکاتەوە بڕۆ خاتمەگری خۆ دەیەکی کەیفی خۆتە چێش لێ نانێت جلیشی بۆ ناشوارە بۆشی هەیە مە بڵێ مافی داوە بە مرۆڤ نەک بە ژن دەبەرەوەی کە ژنیشی وەکو مرۆڤ تەماشا کردەوە وەکو ژن تەماشای نەکردووە بە یەکسانی وەکو پیاو یعنی ژن و پیاو یەک وە 50-50 نییە بڵێ پیاو 50 بێ و ژن 50 بێت چکە ئەگەر ژن لە 150 بێ ناتوانێت دەست بۆ 150کەی پیاوەکە بەرێ باور بکە یعنی هەرچ بەرێ وەختی چاکا و ئەم چاکێت خودێ و خاصێت خودێ و وەلیێت خودێت ساڵح ژنجی هەبوو وەلی وەکی نهۆ خاتونا فەخرا ئان ئستیا ئێس ئان ئستیا ئەمیرە ئەستیا نەفیس ئەمە هەمووژی چاکێت خودێ بوون بەینەما ژن بوون ڕۆژ ڕێزگرتن ئەمە ئەت ئاینە ئێزەدیا تێدا بۆ ژنێ بۆ زەلامی یەکسانەیە وەکی یەکە چوو جارە گازندە نابێتە جێ گازندەی نابێتە جێ پرسیارێ ژنە باش بێت عالم بتر ڕێزێ لێتگرێت زەلامی باش بێت بتر ڕێزێ لێتگرێت کە هەردوو باش بن هەردوو یەکسانە وەکی یەکن ئافرەت لە مەسیحیەت خۆی ئەبێ تاعەتی پیاوەکەی ئەکە
بە تایبەت مارپۆلس لە ئەنجیلی پیرۆز کە ئەڵێ ئەبێ ئەفرەت تاعاتی پیاوەکە ئەکا و چونکە شنەکە خۆی یعنی سێری پیاوەکە وەکو چۆن تاعاتی بۆ پیاوەکەی وەکو تاعاتی بۆ مەسیح. ڕوامان بە یەکسانی ژن و پیاو هەیە هەتا ئەو کاتی کە ئافرەتەکە وەکو هاوشانی پیاوەکە بێت. یعنی بڵین بەو شو بڕوامان بە یەکسانیەکەم ئافرەتە هاوشانی پیاوەکە بڵین لە هەموو پرۆسەکانە بەشدار لە ڕووی مافیشەوە بەڕاستی ئەوەی هەیە تەبعەن لە خێزانێک و لە کۆمەلگایە بۆ کۆمەلگایکە جیاوازی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بە پێی ئاینەکەمان مافی تەواوەتی بە ئافرەت دراوە و هیچ جیاوازێکی لەگەڵ پیاوانان نییە. میراتیش و پیا و ژن یەک میراتیان لە ئێمە ینی هیچ جیاوازێک نییە لە نێوانیانە ینی لە میرات دابشکردنە بە پێی سەرچاو ئاینەکانی ئێمە.